زاکاتێکەوە تۆ برێن ئەستێرەکەت لە یەکتری ڕاکێشە بە V selection tool بە جۆرێک لەو جۆرانە ئەوە تۆ دەتوانی گەورەی بکەی گچکەی بکەی هەروەکو خۆی لێ بکەیتەوە. بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵین کە لەوانەیەکی تازە لە خزمەت ئێوەی بەڕۆز و خۆشەویست داین ببورن ئەوە ناوەندی وانەکەیت کە بوو هینامانە لای سەرەتا ئێستاش سەرەتا دەینەوە جێ خۆی و پێشەچی ئەمڕۆمان باز دەکەین لە وانەی ئەمڕۆماندا باسی چ دەکەین باسی ئۆپاسیتی دەکەن ئۆپاسیتی خۆشەویستان ئێوە هەروەکو ئاگادار بوون ئێمە لە ترانسفۆرمی لێرەکان هێدی لەسەر خۆ هێواش ستێپ بای ستێپ هاتینە خوارەوە زۆر شتمان بۆ ئێوەی بەڕێز و بەهێز و بە خۆشەویستێ شەرح کرد و شی کردەوە هیوادارم ئێوەش لەگەڵ ئێمە ببوون و وانەکانی ئێمە هێدی پێدا بنە خوارەوە شتەکانتان دووبارە کردبێتەوە. جا خۆشەویستان ئێستا ئێمە باسی ئەنکەر پۆینتمان کرد لەوانەی ڕابردوو باسی پۆزیشنمان کرد و سکێڵمان کرد و ڕۆتیشنمان کرد ئێستا دەینە سەر دوایین تایبەتمەندی دوایین پرۆپێرسی ترانسفۆرمەکان کە پێی دەگوترێتن ئۆپاسیتی. ئەو ئەزا باسکردنی ئۆپاسیتی شتێکی زۆر سادە و ساکارە خۆشەویستان هەموو لێرەکان هەرچی وتمان ترانسفۆرمی خۆی هەیە هەمووش هەمان ترانسفۆرمیان هەیە ئەمانە بنەڕەتیە ئەم ترانسفۆرمە بنەڕەتیانە تقریبەن ئەگەر بۆ لێری دەنگ نەبێ ئەگەنا بۆ هەمویان هەیتی. جا ئێستا ئۆپاسیتی چییە؟ ئۆپاسیتی بریتە لە کاڵبوونەوە لە تۆخبوونەوە یەک ژمارەیە یعنی لە تا سەد برێن ئەو فیگەرەیان ئەو لێرەیان ئەو شتێکەوە تۆ دروست کردو ئەو شەیپە ئەو ئەستێرەیە 100 دیار ئەگەر بتێت تۆزێک خامۆشی کە ئێرەوەکو خۆگر خامۆش ئەوە دەتوانی ئەمە دەستکاری ئۆپاسیتیەکەی بکەیت و هێدی کاڵی کەیتەوە تا دەی بێ خاڵێکی وە کە دیار نامێنێتن بە هیچ شێوەیەک لە بۆ چیە ئافتەریفێکت ئەمەی هێشتۆ تۆ لە بەوەی تۆ بزانی لەو منتیقەیە شتێک هەیە لێرێک هەیە کە ناوی ستارە نەوەک هەربەیەک جاری لە بیریکەی هەروەکو هاڕی خۆشەویستێک کە 10 ساڵە لە بیرت کردووە و نازانی ئێستا لە کوێن دەرێشە هەر لە بیرت نەمایە ماری دنیا تۆی لە خۆی گۆڕیوە. زان ئێستا ئەمە هاتەوە ئەگەر بیکێ سفر بەس ئەو ئیتارە ڕەمزیە دەمینێتن لە بووندا نیە بەس ئافتەریفێکت دانیا تاوەکو بزانین تۆ لێرەك لێرەیە فیگەرێک لێرە شەیپەک لێرەیە لێت بزر نەبێت و بیدۆزیتەوە دووبارە دەتوانی ڕێژەی ئۆپاسیتیەکەی ڕێژەی کاڵبوونەکەی ڕێژەی نازانم چی پێ بڵم یانی تۆخبوونەوەکەی زیاد بکەی ئەمە لە زۆر حاڵەتدا بەکاردێت و بێگومان شتی زۆر جوان و ناوازەشی پێدەکرێت پشت بەخوای گەورە لە هەنگاوەکانی داهاتوودا تۆ دەیتە سەر. ئێستا بە ئەمە ئەستێرێ بگرین بهێنین لە سێ ئێرە دای بنین برێن لەسەر ڕێکتەنگڵەکەی دابنین ڕێکتەنگڵەکەی تۆزێک گەورەکەین ینی ئەمە خاڵی چەقەکەی کە تۆتە خوارەوە بۆی با بهێنینە ناوەندەوە هۆم کۆنتڕۆڵ ئالت و هۆم ئینجا بینە سەر ستارەکەی خۆمان. ئێستا بە ئۆپاسیتی کەم و زیادکەینەها دەبینن لەسەر ئەوە خاو بۆ زۆر جا دەبینی شتێک لەسەر شتێک خاو بووی تۆیان شتێک لەسەر شتێک برێن بۆ نمونە ئاچوغ بوویان کاڵترە لەوەی سەرخۆی لەوەی پێشەخۆی لەوەی چوارچێوەی خۆی لە هەر شوێنێک بێ لە یارە جێگایك بێ ئەوە گرنگی ئۆپاسیتیە. باوانەی ئەمڕۆمان بە کورتی ببڕێنینەوە بەم شێوێ ئۆپاسیتی تۆ دەتوانین دەستکاری ئۆپاسیتی بکەی و هەروەها بە هەمان شێوە لەسەر کیبۆرد لە جیاتی ئۆتیدا دەگری ئینجا ئۆپاسیتی بۆ دێتن یانی شتۆرتکەتی نییە ئەوکان کە هەمووی بە گوێری حرفەکانی خۆیان بوو نمونە پێشترش باسمان کرد ئەنکەر ئەی وەرگیرایە بۆ هینانی پۆزیشن پی وەرگیرایە بۆ سکیل ئس ڕۆتیشن بەس بە ئۆپاسیتی تی وەرگیرایە لە داهاتوودا دەینە سەر ئەوەش لە بەرچی تیە و لە بەرچی ئۆ نییە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە تەمەنیرە. ئێستا ئەوە تیدا دەگری بەم شێوەیە دەتوانی ئاچوخی کەیەوە ڕێکتەنگڵەکەش دەتوانی ئەمە تاقی بکەنەوە. جوانەی ئەمڕۆمان با کۆتایی پێبینین بەڵام بەڕێزان سەبسکرایب لات مەکەن ئێمە بە هەموو شوێک لە خزمەت ئێوەدانی ئێوەش بە سەبسکرایبکردن و لایک و شێر و کۆمنت و بینەوە بەردەی خۆتان لە خزمەتدا بن تاوەکو هەموومان بێکەوە ببینە کاروانێکی خزمەت گوزاری لەگەڵ یەکتری سوود و قانزاز بە یەکتری بگەینین تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خوا پشت و پەنای هەموو لایەک بێ.